بەڵام کاتتان باش من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر دیاردەی تەجاوزکردن لەسەر موڵکی گشتی. زۆر جار باس لەوە دەکرێت بە هەزاران کەیسی جۆراوجۆر تایبەت بە تەجاوزکردن لەسەر موڵکی گشتی لە دادگاکانی هەرێمی کوردستانن. چاکسازی سەبارەت بەم پرسا گەیشتۆتە چێ؟ تاوەکو ئێستا چەند کەس لەسەر تەجاوزکردن دەگیرکراون. حکوومەتی داهاتووی هەرێمی کوردستان پێویستە چی بکات بۆ ئەوەی ئەم دیاردەیە بە تەواوی بنەبڕ بکات؟ پەرلەمانی کوردستان و تەنانەت داواکاری گشتی هەرێمی کوردستان کە سەرپەرشتی ئەو دۆسەیە دەکات لەم بارەیەوە چی دەڵێت؟ هەندێک کەس ملکی دەوڵەت حکوومەت داگیر دەکات دیاردەیەکی چۆن دەبیننەوە؟ وەڵاهی هەموو شتێک بە ڕێگای یاسایی جوانە بە یاسایی نەکە ڕەمەچی بەس هەندێک کەسیشەیە لەوانەیە لە بێچارەی و بێدەسەڵاتی ئەو زە نازانم عام وایە یان خاص چ بەو کەسانە دەڵێ ملکی حکوومەت داگیر دەکات؟ وەڵی ملکی حکوومەت داگیر دەکات ئەوە بەخۆی حکوومەت بەخۆی دەزانی. تۆ چی پێ دەڵێ؟ ناڵێ غەدرە حەرامە جایز وەڵا ئەوە دەبینی خوای گەورە وا دەبینی گوناحە. ئارێ وەڵا گوناح معقولە کەسێک دەستی بڕوات شتێک داگیر بکا و کەسی فەقیریش کرێچی حاجی ئەوە گوناحە جوانە. ئارێ وەڵای وەڵاهی هەموو شت بە یاسایی ئارێ وەڵا بە یاسایی یاسا لەسەرەوەی هەموو شتەشیە. تەجاوزکردن لەسەر ملکی گشتی پێت وایە چیەوە تاوانە یان کەتنەوە؟ تاوانە. باشە تۆ ڕۆژانە کەسابەتی دەکەی بە ماتۆرە ڕۆژانە کە دەبینی خەڵکێک ناوچەیەکی سەوزایی یان ئاردی زراعەت داگیر دەکا یانی شتێکی لێ دروست دەکات ئازارت دەدا؟ ملکی گشتی خۆمەچی ئەو کەسەی نییە کە ئەو شتێ دەکات وانە؟ ینی پێ دوای دەچێتە چوارچێوەی تاوانەوە. بەڵێ باشە حکوومەت دەڵێ 6 مانگ دەوی بگیریان ساڵێک پێ دوای حکومەکەی وەک پێویستە؟ وەڵی زۆرتەبان ناوەڵە 6 مانگ کەمە لەو کەسان کەمە ئاوەڵە کەم پێویستە زیاتر بێت زیاتر لەبەرەوەی ئەو کابرا ملکی گشتی عالم خەڵکیە داگیر کردیە بە 6 مانگی سرقە. باش هەندێک کەس هەیە دەبینی چەندین دۆنەمی داگیر کردیە پەیوەندی بە خۆی شخصا ینی پێت خۆش نییەوە ناتەبانەوە ملکی گشتیە بێتاقەتت دەکا وا لێ ناکات تۆش بیرکەیتەوە ملکێک داگیرکەی؟ ئەمن نەخێر حەز ناکەی؟ حەز ئەمچکەلۆ هەر کەسە ملکی خۆیتی. باشە ئێستا هەندێکی خەڵک دەست ڕۆیشت و ئاردێکی زۆری داگیر کردووە خەڵکی فەقیری 100 مەتری داگیر کردووە دەبێ هەر دووشیان وەکو تاوانبار تعاملیان لەگەڵ بکرێ؟ وەڵاهی برەمسە ئەوەی ناتوانم ناتوانانی ناتان. لێرە ئەمە دوکانی خۆی وانە ماندوو تا کوڕیتە لە بەرامبەرەکەی تۆ یەکێک مڵکی حکوومەت دەوڵەت داگیر بکە و دوکانی لێ دروستکە تەسیلە؟ تۆ من تاسی دەکات لۆلۆیی دەبی لۆلۆیشکە نابی ئەو حاڵەتانە زۆر ویان زۆر هەیە حالەت تەجاوز هەیە. ئێستا حالیان لەو منتیقەیەکە بە سوتفێ هاتیە دوکانە ئەمە بە سوتفە هاتینەکە ئێستا حالێ تەجاوز وایە بنا دروست دەکرێت سەمرچی حکوومەتی بە تەجاوز بە تەجاوز طبعاً چۆن دڵنیای تەجاوز لەبەر ئەوە مدیری بەلەدەکەی شکایاتی کردووە ئێستا قەزێکی تا محکەمەی قەزیاوی بینایەکە تا محکەمەی لەبەرەوەی بەبێ مەسەڵسەکار وات بنا دروست دەکرێت دروست دەکرێتن. چەند مەترە بیناکە؟ بینایەکە لەوانەیە 500 متر زیاترە 500 متر زیاترە. بای چەند دەبێ ئەگەر بفرۆ؟ بە خودای نازان بای چەند دەبێ. بەرامبەری ویش ملکەکی خۆمە ها بەرامبەری نەفسی بینا ملکەکی خۆمە ئەوە ساڵە کنیوە محاوە دەکەم 50 متر کە لەناو دیوارەکەشە لەناو دیواری حوشەیەکە کڕیمە 1 ساڵ و نیوە ئەمن ناتوانم ئەو مرکێوەکەم لەبەر ئەوەی ئەو منتیقەی تەجاوزی زۆر تێدا کرایە هەموو لەفەکانی سوستاندیە بێتاقەتی کوردیان حاڵەت تاوان سۆ بێتاقەت بە ساڵە کنیوە 50 متر پێوە ناگیرێ ئەوی بەرامبەرم بینایەکی 500 متر پێکاتەوە شتیوا دەبێت لەسی دنیا شتیوا ڕوویداوە. چی دەڵێن سەبارەت بەوەی خەڵکێک ملکی دەوڵەت داگیر دەکات بینای لەسەر ئەوە پێدێت دزەوە دەست ڕێک لە لای من دزەوە یان ڕۆژ قامە دەبی نەکس دەستی ملیشی بڕێ ملیشی هەری پیاوەیەوە لەو ئەوەی کڵاوی دانیشتە بەو گەرمایە ئەویش 11 دۆنم علیدا بکت ئەوە مەتر ڕۆ بەس علیداجی کردەوە مەسوولەکەیە نازەم دەست ڕۆیشتووە تاوان ئەیبم بەتوانە یان بتان شتە ناتوانین بەس ئەوان دەیکەن هەرێوەڵەوەوانە. باشە چ دەڵێیت بۆ حکوومەتی داهاتوو چی داهات و وەڵێ پاکسازی بکە بڕێک ئەو پەرلەمانە بەڕێکە ئەوم پەرلەمان نووسە ئەو وەزیرمان نووسی وەزیر هەرێم دوو هەیە لوچمان هەموو وەزیرە کەوای چاکسازی زەڕوڕە چاکساز زۆر زەڕوڕە زەڕوڕە ئەدی
دوای زۆر مۆزەفی زیاد هەیە لەو دەرزیەکانە ئەوان لۆچیان باش ئێمە هەر دەڵێن بەرپرسەکان باشە ئێمە هەر دەڵێن بەرپرسەکان بەڵام زۆر جار خەڵکی فەقیرش ئاردێکی 100 مەتری داگیر دەکە پێت وایە ئەوش نایەساییە نایەساییە یعنی دەبی فەقیرش جەزا بکرد جەزا بکرد چکە ئەوەردەکە لە بوەستێکژی هەلە چ لە قانونیان لێ چه حەدیثوە ها اختصابە بەچ ئەو ئەردە من ئیتیمەکی بیت وەنە بەڵێ ئەمە لەشتو تەواوی نابێت زەوی دەوڵەت داگیر بکرێت ئەبەد تۆ دەڵێی چی بیفعلوێ هەموو شتێک ناوی زەوی دەوڵەت داگیر کرێ باش هەندێک کەس هەرچی حکوومەت دەبینی بەی خۆی دەزانی ئەمە بۆچی وایە وڵای یاسا سەروەر نییە بەخوای وڵای یاسا سەروەرە بەس کەم کوڕی هەیە هەنی بەش بە بەژەڕوە هەنی خەڵکەکەی لەوانەی بێت لەو گۆڕێ بچی شتەشەوە کە پاشان لی تێک دەچی دەری یاسا سەروەرە ئەو بە قانونی ناستە دوێ جۆرەکانی زێدەڕۆیی لەسەر موڵکی گشتی لە نێو هەرێمی کوردستان لە شوێنێک بۆ شوێنێکی دیکە جیاوازی هەیە بەشێکیان وەکو هاوڵاتیان دەڵێن خەڵکانی دەستڕۆیشت و بە سەدان دۆنەمیان داگیر کردووە لەگەڵ ئەوەشدا بەشێک لە فەقیرەکانش بۆ نمونە ئەم بازاڕەی کە ئێستا دەیبینن بەشی هەرە زۆری زێدەڕۆییە لەسەر موڵکی گشتی بەڵام ئەوان دەڵێن ئەم زێدەڕۆیە بۆ دابینکردنی بژێوی ژیانمانە پێویستە حکوومەتیش ئاوڕێکی جددی لە ژیانی ئێمە بداتەوە بە شێوەیەک ڕێکی بخات کە نەشیش بسووتێ نەکەباب ئەوان دەڵێن ئامادەین بڕێک پارە بە حکوومەت بدەین تاوەکو لە بەرامبەر هەردووکان و خانوویەک تاپۆمان پێ بدات. لەو ناوچەیە کە ئێوە لی دەژین خانووی تەجاوزی زۆر لێیە؟ بەڵێ وڵا زۆری لێیە. چەند ساڵەوە تەجاوز؟ وەڵەوە لەمێژە لە نەوەتەکانەوە دروستکراوە تەجاوزەوە خاستن گۆڵانەکانی پشتەوە خان ڕێسەکان بە تایبەتی زۆر دروستکراینە ئەو بەروبەری هەموو بیتەخانی هەموو شەزاوزە فەقیرن هەموو فەقیرە خەڵک فەقیر نەبی ناتوانێت ئەوانە بکە ناتوانێت خانیسا خانی جەماعەیە بە 5 دەفتەریە کابرا پێی ناکرێت بەس کابراش قڕ بەسەر لەوانەیە پێی بکرێت بە خەرد و قۆڵ لە بەدەفتەرێک بەدەفتەرنیوەش دەکرێت بەسەگە بیتە تەجاوز لەو خەڵکی زۆر باشەوە باشە پێدوانێت تەجاوزکردن تاوانبی؟ تەجاوزکردن بە تاوانەگە بە قانون لێک دێ بە تاوانە بەس کابرا قڕ بەسەر چ بکە پێی ناکرێت خانەشی بکرێت بە 5 دەفتەری لازم بچی خان تەجاوز بکرێت چارەسەر چییە تاپۆ بکرێت باشە بۆ چارەسەر ئەوەیە ئەگە تاپۆ بکرێت لەو قانونی لە پەرلەمان دەرەسی ئەگە تاپۆ بکرێت سکە تەجاوز دروست نەکرێت بەس هەموو جێکان بە تەجاوز وڵانەکان لە پەرلەمان پرۆژه یاساکە دەڵێ بۆ هەر مەترێک 40,000 لە 20,000 تا 40,000 باشە پارەکە؟ والله بلو خلي له بالنسبه خلشك والله زوره اري والله زوره يعني خانش يقص صدمه تربي صار مليون قصور هذا صار مليون سوره كابل انا بقى دخوله وخانك ربي بتسوي بخو او شوێنانەی فەقیرە حکوومەت یان قەرەبوویان بکاتەوە یان دویان تاپۆ بکە بەڕێی منە چکە نەگەوە چ کابرەتی دەسەڵاتدارێک بیت برێنەرێ بە کەیف خۆی ئەو ئەوەی ڕێپێدانی هەبیت بەڵام لۆ منی فەقیر ڕێپێدان نەبیت یان جیاوازی نەکرێت بەڵێ بەڕێ لەو لەوانێ نەفرێک دەستی بڕۆ ڕێپێدانی هەیە بەڵام لۆ منی فەقیر نییە لە ئی فەقیران شۆفەر دەدرێت بەڕێ دێ فەقیران شۆفەر لێ دێ بەڵام ئەگە نەفرێک دەسەڵاتدار بی ئامادە نیە شۆفەر لێ دێدەن یعنی ئەوە بە بەڵگە بینی بە بەڵگە و بە بەڵگە چی یعنی هەموو خەڵک دەزانێت پێویست ناکە برێ مەڵای لە بە بەڵگە وەستەڵ لەسەر هەموو خەڵک دیتیتی ئی بەرپرسەکەی لێرە شۆفەر لێ نادێ بەس ئی فەقیرەکەی لێ دەدرێت یعنی پێویستەوەی فەقیری زەویەکەی لەسەر تاپۆ بکرێت بە بڕێک پارە ئەوی فەقیرێت تاپۆ لەسەر بکە ئەوی دەسەڵاتدارە ئەوش لێ وەرگرێت لێ وەرگرتنەوە دەسەڵاتدارەکان لێ وەربگیرێت فەقیرەکانش بدەن ئەوی بە مستحقبی بە پارە یانی بە هەر شوێک مستەفید نەبووە بیدرێت پارێت لە دەسەڵاتەکان وەرگنەوە یعنی ئەوانەی کە بە 100 متری هەیە 100 متری تەجاوزۆکە 100 مترەکەی لەوە تەجاوزکە گەڕێ هەیە ڕێی لێ بکەن کە دەسەڵاتداران بڕۆ کۆشک و تارەکان لێ بڕخێنن کۆش ئەوانەی دۆنەمیان داگیر بەفعل ئەوی سیمیان کردیە یعنی داوا لە حکوومەتی داهاتوو دەکەی زراعەتی جددی بکات لەسەر زۆریش بێتاقەتت دەکا کە دەبینی بەرپرسێک مەزرعەیەکی گەورە یان دۆنەمێکی زۆری داگیر کردووە بێتاقەتت دەکا بێتاقەتت کرد هەز دەکەی دادپەروەری نییە تا ئەو بازاڕی هەیە ئێستا ئەوە بازارە هەموو تاپۆیە
تاپۆ نییە باشە حکومت دەوێت ئیجرعاتان لەگەڵ کە زۆر ئیجرعاتێک باشە وڵی خەفیبی باشە ئێستا پارە دەدەن بۆ ئەوی تاپۆ بکرێ چەندی دەدەن وڵا نازم و کاتی بە حکومت دەڵێ ئەوانەی لە دەوروبەرن قەزا 40,000 ئەوانەی سەر بە ناحیەن 20,000 بۆ هەر مەترێک باشە ئەو پارەیە والله نازانم بۆ چوونی تۆ وڵاتی ئێستا تۆ دوکان تێ لەسەر تەجاوز وانە ئێستا تۆ ئیجرعات بکە حکومت لەوەی تاپۆ بکە بۆ تۆ دوکانەکە چەند دەدەی بۆ ئەوی تاپۆ دەدەی یان نادەی دەدەین و نادەین باشترە بە قانون تەبان باشتر ئێستا ئەو کارە باشتان هەیە کێشە نییە هیچ مشکلە بەس ئاومان نییە بەس ئاوتان نییە ئەگەر تاپۆ بکرێ ئەو کات حکومت ناچار دەبێت خزمەت گوزارش تەبان ینی باشترە تاپۆ تەبان باشتر ماوەیەکی زۆرە باز لە چاکسازی دەکرێت دەڵێن ئەوانەی ئاردیان بە زۆر داگیر کردووە دەستڕۆیشتن دەبێت چاکسازی بەرامبەریان بکرێ و بدرێنە دادگا پێت وایە ینی دادگاکان هێزەکانی پۆلیس بتوانن لێپرسینەوە لەگەڵ ئەو کەسانە بکەن ئینشاءالله ئەگەر پشتیان هەبی دەکرێت ئەگەر قانون یەک قانون بیتن دەکرێت چەند جارەکرێ ئەو جارەی شەرە باشترش دەکرێت باشتر دەکرێت کابینەی حکومەت چی بکە باشە ئەو دیاردەیە نهێلێ نهێری باشترە ئازار دەدا کەسێک مولکی گشتی داگیر دەکە مرچی گشتی زۆر شتێکی ناشینە کە داگیر بکەی لەبەرەوەی هیچینی فەقیرە هەموو خەڵکە چ بەو کەسانە دەڵێ مولکی گشتی داگیر دەکەن چیان پێ کە داگیری دەکاتە چی لێرێت ئاخری چێوە دەچوو چ لەگەرە خۆی دەبا یەک کەفنی سپی دەبە ئایا ببینی لە بەدەکەیان نە بەشێک لە یاسا ناسەکان ڕخنەیەکی زۆریان لەسەر پرۆژە یاسای تایبەت بە تەجاوز لەسەر موڵکی گشتی هەیە کە ئێستا لە نێو پەرلەمانی کوردستان تاوتوێ دەکرێت و چاوەڕێ دەکرێت دوای پێکێنانی کابینەی داهاتوو پرۆژە یاساکە گفتوگۆی لەسەر بکرێ و دواتر پەسەند بکرێت پرۆژە یاساکە باس دەچی دەکات 12 مادە لە خۆ دەگرێت لە یەکێک لە بەندەکانی ئەو پرۆژە یاسایە کە داواکاری گشتی هەرێمی کوردستان سەرۆکایەتی داواکاری گشتی ڕخنەیەکی زۆری لەسرە دەڵێ بەبێ ڕەزامەندی ئێمە بووە لە یەکێک لە مادەکان دەڵێ هەر کەسێک تەجاوزی لە ناوشار کردبێت دوای بە دوواداچوون و لێکۆڵینەوە لە چۆنێتی تەجاوزەکە بۆی هەیە بۆ هەر مەترێک زەوی 6,000 دینار پارە بدات بۆ قەزاکان 40,000 دینارە بۆ ناحیەکان شارۆچکەکان بۆ هەر مەترێک 20,000 دینارە بەشێک لە یاساناسەکان دەڵێن ئەمە بڕیارێکی تەندروست نییە چونکە ناکرێ تەجاوز بە یاسا بکە گرفتەکان چین کە تاوەکو ئێستا وا نەکراوە ینی ئەم دیاردەیە بنەبەر بکریان چارەسەرێکی بۆ بدرێتەوە ئەسڵەن تەفسیری تەجاوز یعنی تەعاداکردن لە موڵکی غەیری بەڕاستی تەجاوز دوو نەوعی هەیە بەڕاستی لە کوردستان یعنی تایبەت هەیە و عام هەیە لەسەر موڵکی شخصی لەسەر موڵکی گشتیش موڵکی کەسی ئەمە تەجاوزم لەسەر عاردی تو کردیان جەنابە تەجاوز عاردیم کردی ئەوە لە ڕێگای دادگا حەل دەکرێت بەڵام تەجاوزکردن لەسەر موڵکی گشتی قبول یعنی شتێکی نایاساییە تاوانە یان کەتنە یعنی تەصنیفەکەی ئەمەم پێم تاوانە بەڕاست تاوانە بەڵام یاسا دەڵێ کەتنن تاوەکو ئێستا ئەم پێم تاوانە لەبەرەوەی ئەو موڵکەی هەمومانە باش ئێستا لە پەرلەمان پرۆژە یاسایەک هەیە دەڵێ هەر کەسێک تەجاوزی کرد بێت دەکرێت بە شێوەیەک لە شێوەکان وا معالەجە بکرێ ینی تاپۆ بکرێ بەسەریان ئەمە پێت وایە یعنی ئەمە شتێکی نایاساییم شەرعیەتم بە شتێکی نایاساییدا ئەوەش ڕێگا خۆشکەرە فترێک کە خەڵکێشکەش دەچیتن هەندێک مۆڵچیتکە تەجاوز دەکا دەرێ یەڵە حکوومەت لە بۆمان تەملیک دەکا آخر بەڕێوەبردننی حکوومەت و ئیشەکان بۆ ڕێگەی نابی ئەمن شتێکی ناشەرعی شەرعیەتی پێ بدەم بەڕاستی لەبەرەوەی ئەوە هەتوکە بێ سەرڕاستی ئەمە هەمومان دەزانین بڕۆ کوردستان بڕۆ هەولێر دەرەوەی هەولێرێ کابرای کاتیە شاخێکی داگیر کردێت تەقسیمێکی دەچەن هەمووی کردە مەزرعە و مەزرعە و فرۆشتوێتی و ماعەلم ئەگەر بێ سەنەدی تاپۆی تەماشە بکەی بۆ وەزارەتی ماڵی دارایی دەگەڕێتەوە یعنی بم ڕێگەی پێ بدەم ئەو کابرایە لۆی بکەمە یاسایی شتێک منطق نییە باشە داواکاری گشت دەڵێ زیاتر لە 15,000 کەیس جوولەی پێکراوە بەڵێ بەڵام ئیجرعاتەکان لاواز دەبین تۆ وەکو پارێزەرێک هۆکاری بۆچی دەگەڕێنیەوە بۆ بەهێزی دەسەڵاتی دادوەری
دادوەری جێبەجێکاریان دادوەری ئەگەر محکەمە قەرار بدا دەبی جێبەجێکاریش بەڵام دەڵێ زۆر جا قەرارشمانداوە جێبەجێ نە زۆعفی حکوومەتیش بەدە دەکەوی بەهێزی حکوومەتیش لێرە بەدە دەکەوی بەڵام ئەمە هیواخوازین ئەو کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگای ئەوانەوە دەسەڵاتی دادوەری بەهێزتر بکرێتن ئەو بڕیارانەی کە دادوەرەکان دادوەرە بەڕێزەکان دەیدەن جێبەجێ بکرێت. تا ئەو ساتێکی ئێمە قسە دەکەین تەجاوزات لەسەر موڵکی گشتی بەردەوامە نازانرێ کە چارەسەر دەکرێت یاخودی تر لە داهاتووشدا هەر بەردەوام لە دوای مانجی 2 ساڵی 2016 کە جەنابی سەرۆک بارزانانی ئەو کات سەرۆکی هەرێمی کوردستان بوو کۆمەڵێک خاڵی ڕاگەیان بۆ مکافحەی فەساد و ئەنجامدانی چاکسازی و لیژنەیەکی باڵا پێکات ئیجراعاتی ئەجگار تند و تۆڵ سەبارەت بە زێدەڕۆیی لەسەر موڵکی گشتی و لەسەر زەوی و زار گیرانەبەر کۆمەڵێک خەڵک لە ئاستی باڵا دەستگیر کران و کۆمەڵێک لە زەوی گەڕێنرانەوە و دەتوانم بڵێم تا ڕادێکی باش لەو کاتەوە سنوور بۆ زێدەڕۆیی دانرا بەڵام ئەو بۆمانایی نییە بە تەواوی وەستاوە لەو شوێن بۆ ئەو شوێن تەجاوزات هەبووە بەڵام ئێستاش هەیە بەڵام بە حەجمەکی محدود کەمتر لەوەی هەیە ئێستا ئێمە لە سەروبەندی ئەوە داین کە چۆن معالەجەی ئاساوارەکانی ئەو تەجاوزە بکەین و چۆن وا بکەین ئیتر ئەوەی کە هەیە معالەجەی بکرێت جا بە تاپۆکردن بێ بەرامبەر بەوەی کە ڕسوماتێکی لەوەربگیریان هەر ڕێگایەکی تر بەڵام ئیجراعاتی توندا بنرێت کە ئیتر لێرەوە بوەستێ و ئەو زەویەی ماوە بپارێزرێ و تەلاعوب بە زەوی نەکرێت لێرەوە بوەسترێت بەڵام باس دەوە دەکرێت ئێستا پرۆژەیە سای کە لە دەستی پەرلەمانە نوسخەیەکیشی لای منە باس دەوە دەکات هەر زەویە کە تەجاوزی لەسەرکرایە دەکرێت تاپۆ بکرێت زۆر کەس پێی وایە ئەمە بەو شێوە نییە هەر زەویەک نییە ئیجراعاتی خۆی هەیە شەرتی خۆی هەیە پێویستە منطقەکە سەکەنی بێ پێویستە لەسەر خەدەماتی عام نەبێ پێویستە مەسەلەن ئەو شوێنەك وەکو باسم کرد مجەمەعێک دروست کراوە هەر کەسێک بێت بڕیار بدات ناتوانێت بێت ئەم مجەمەعە بە کاملی بەو خەڵکەچکە بۆکو باسم کرد خەڵکی دەسڕۆیشت و خاوەن نفوس زەویەکەی قطع کردووە فرۆشتێتی ڕاستە باش بەڵام خەڵکی فەقیر تێدا نیشتە بۆ ینی ناوچەیەکی نیشتە جێبوون کێشە نییە کە هاوڵاتێکی هەژار و فەقیری تێدا بەڵام هەندێک لە ڤێلاکان دەبینی مەسئولێک لەگەڵ خێزانەکەی بە سەدان دۆنەمی داگیر ئەم قانونە باسی ئەم بابەتە ناکات ئەمە مەسلەی مەزرعەکانە ئەمە حاڵەتێکی دیکەیە و ئەنجومەنی وەزیران مەشروعی قانونێکی تری بۆ ئەمە حاضر کردبوو مەسلەی تەملیک بۆ ئەم مەزرعانە نهائیەن لە ئارادانیە و من خۆم بە تەواوی دژی ئەوەم کە ئەو مەزرعانە تەملیک بکرێن دەکرێت عەقدی سەنەوی بەرامبەر ئیجار یان هەر ڕێگایەک لەگەڵیان بگیرێتە بەر بەڵام مەسلەی تەملیکی ئەوەی کە زەنا ئەمە نهائیەن وانە ئێمە باسی 100 مەتر و 200 مەترەکەین کە خەڵکێکی هەژار نشین لە بێحاڵی خۆی و بێژوێنی خۆی و بێوەزعی خۆی تێدا نیشتەجێ ئەوە دەکرێت قسەی تەملیکی لەسەر بکرێت ئەویش مەرجی هەیە شڕوتی خۆی هەیە ئیجراعاتی خۆی هەیە ڕسوماتی خۆی هەیە هەموو ئەمانەی هەیە بەڵام ئەمەی لە پەرلەمانە نهائیەن باسی ئەوە ناکە کە جەناب باسەکەی ئەو دۆنم و سەدان دۆنمانە نەخێر ئەمە نە تەملیکە کرێ و نە ئێمە لەگەڵی شەبین و دیژی شەبین تەملیکردن ئەم هەموو هەزاران دۆنم زەویە زەرێکی گەورە بە داهاتوی ئەو وڵاتە دەگەێت. دکتۆر ئێمە لەگەڵ داواکاری گشتی قسەمان کردووە دەڵێ زیاتر لە 15,000 کەیسمان هەیە لە دادگا کە هەمویان تەجاوزیان لەسەر موڵکی گشتی کردووە. کێشە لەسەر ئەوەیە کە بڕیارێک لە محکەمە دەردەچێت بەرپرسێکی باڵا ڤێلایەکی دروست کردووە بڕیاری بۆ دەردەچێت ڤیلاکە بڕوخێت چکە تەجاوزی کردووە شۆفێری شۆفەرەکە ناتوانێت خانووەکەی تێک بدات. نەزانی بەو مطلقینی کە جەنابتەڵی ئێستا من کە قسە لەگەڵ جەناب دەکەم بڕۆ سەردانی ناحیەکان بکە سەردانی قایم قامیەکان بکە سۆران شەقڵاوە خەبات دەشتی هەولێر هەموو ئەو قایم قامیەتانە ببوورە هەندێک ئەگەر ناوم نەگوتوبی هەموو ئەمانە ڕۆژانە قواتەکان و شۆفەرەکان کارەکەن و چەندین شوێنیان تێدای و خەڵکی بەرپرسی باڵاشن وەر بۆ ئاگاداریت ئێمە لە 2016 کۆمەڵێک فەرماندەی گەورە مانگرت کۆمەڵێک بەرپرسی گەورە مانگرت کۆمەڵی خەڵکی دەسڕۆیشت و گەورە گیرە بەو شێوەیە بەڵام لە 2019 لە هەولێر لە ناوچەی سەوزایی بە تەجاوز پرۆژە کراوە مەجەناب تەڵێم محدود هەبووە بەڵام بە فراوانی ئەمە نەماوە و ئیجراعات کراوە و تێکیش دەدرێ و لیژانەکان کاری خۆیان دەکەن بەڵام
ئێمە پێویستمان دوو نقطەمانە یەک بە تەواوی بە ئیجراعاتی تون وەکلو بۆ کەس ئیستیسنا نەکرێ ڕای بگرین ئیتر دەستبردن بۆ زەوی لە قەدەغکراوە سەختەکان بێ و دەستبردن بۆ لێدانی بیر پایل و ئەمانە لە قەدەغکراوەکان بێ و بە هیچ شێوەیەک ئاوی ژێرزەوی بە هەدەر نەدرێ و زەویش ئیتر بپارێزین ئەمەش بەوە دەکرێت کە دەبێ تون بین و ئیجراعات بگرینە بەر و عەدالەت هەبێ و بۆ خەڵکێک نەبێ و ئەمەش دەکرێت ئینشاءڵڵا بەڵام سەبارەت بەوەی کە جەناب دەڵێ و ئێستا لە پەرلەمانە مەسەلەیەکی ترە معالەجەکردنی ئاسارەکانی ئەو تەجاوزاتانەیە کە خەڵکێک ئێستا تێدا نیشتە ناکرێ 100 ساڵی تر ئەو خەڵکە لەو خانیە بێ پارەی کارە باش نەدات ئەخر قازان جێتی تاپۆکردنتان پێ باشتر بۆ ئەو حاڵەتە مەحدودانەی کە منطقەی سەکەنین بوونە موجەمع و خەڵکێکی زۆر تێدا نیشتە جێیە و خەڵکی هەژار نشینە عیلاجت نییە تو ناتوانانی تێکی دێ و خەڵکە چی لێ دەکەی ئەگەر توانی تێکی دێ و شوێنێکی باش نیشتە جێبوونی بۆ دروستکەی فەرموو تێکیدا ئایا ئەتوانین ئەمە بکەین من پێم وانە بتوانین بۆیە باشترین ڕێگە چییە بە شەرط و شروعی قانونی بین معالەجەی کەین تەملیکی کەین بەڵام ئیتر ڕێگەی لێ بگرین مانای وە نەبێت دەرگا بکەینەوە لەبەرەوەمان تەملی کرد خەڵکەش کە دی حملەیەکی تر بکە دوسێ ساڵی تر دوسێ مجەمەعی تر دروستکن و ناچاریژن ئەوانیش تەملیکەین و دەبێ ئیتر خلاص کۆتایی پێ بهێنین بەڕاستی لە هیچ شوێنێکی دنیا وەکو کوردستان زەوی بێنەرخ نەبووە لە هیچ شوێنێکی دنیا زەوی دەبێ ئی ئەجیالە هی ئێمە نییە شوێن هەیە قەزا هەیە ناحیە هەیە ئێستا بتەوێت مستەشفایەک دروستکەی بنکەیەکی تەندروستی دروستکەی حکومەت 1 مەتر زەوی نەماوە 1 مەتر زەوی نییە بنکەیەکی تەندروستی لەسەر دروستکە تەجاوز لەسەر موڵکی گشتی هەموو کەیسەکان ئێستا لەلایەن داواکاری گشتی هەرێمی کوردستانە تاوەکو ئێستا چەند کەیس لەلای ئێوەیە وە چی کراوە سەبارەت بەو کەیسانەی کەوا زێدەڕۆیی لەسەر موڵکی گشتی کرایە لە ئاماری 2016 ڕامانگەیان 15000 کەیس کە زێدەڕۆیی تێدا کرابوو لەسەر لە سەراسەری هەرێمی کوردستان دایکمانە دادگاکان لە دادگاکان زۆری کەەوە ئەوانە ئیحالە بوون بەڵام بەداخەوە بە پێی یاسای لێبوردنی گشتی عنسوری جەزایەکەیان لەسەر لادرا بەڵام ئەو زێدەڕۆیای کە کرایە پێویستە لایەنی جیهاتی تەنفیزی ئەو زێدەڕۆیانە هەموو هەڵبگرێتن بیداتەوە موڵکی دەوڵەت سەبارەت بە ئەو یاسای ژمارە 2018 کەەوە دەرچوو لە مانجی 2 ئەو یاسایە بەڕایمە باش بوو یاسایەکە کە ڕێگری دەکاتن لەسەر زێدەڕۆیی لە پاش ئەو یاسایەی کەوا دەرچووە و ئەو یاسایە ئەوەی گرینگە کەەوە هەر کەسێک هەر لایەنێک هەڵسێت بە زێدەڕۆیکردن لەسەر موڵکی گشتی ئەوە دادگا دەبێت دەستگیری بکات قابلی کەفالەتیش نییە کە پێویستە تاکو زێدەڕۆیەکەی لا دەداتن ئینجا بە کەفالەت بەردەبیت باشە دەستگیرکردنەکەی ینی لە دوای ئەوەی کە زێدەڕۆی کرد سزا نادرێت سزا دەدرێ بەگرسنی سزا دەدرێ کە حکمی لە 1 ساڵ نابی کەمتربی و پێبژاردنیشی دەکرێت لە 3 ملیۆن دینار حتا 15 ملیۆن دینار باش بەڵام زۆر کەس دەڵێ ئەم یاسای کە دەچێتە چوارچێوەی کەتنەوە ناچێتە چوارچێوەی تاوانەوە ئەوەی کە تەجاوز دەکات لەسەر موڵکی دەوڵەت تاوانە کەتن نییە بەڕاستی تاوانێکی زۆر گەورەیە ئەوەی کەوە تەجاوز دەکات لەسەر موڵکی دەوڵەت فەقینیە لەوەی کە خیانەت دەکات لە دەوڵەت چونکە ئەمە موڵکی گشتیە پێویستە دەوڵەت خۆی بەپێی یاسا و ڕێساکانی خۆی تەسەڕف لەسەر ئەم مولکە بکاتن بۆیە ئەوەی کەوە کار دەکات لەسەر تەجاوزکردنی موڵکی گشتی ئەوە تەجاوزە لەسەر هەموو حەق و مافی گشتی ئەو خەڵکی هەرێمی کوردستان باش بۆیە ئەو یاسایە ڕاستە قسەکەی تو تەواوە ئەو عقوبەی لە بۆ دانرایە کە لە 1 ساڵ کەمتر نەبیتن بەڵام حەدە قسایەکەی دانەنرایە سەرڕای ئەوەی کەوە لە دادگای کەتنە کێشەکانیان دەبێت لە دادگای کەتن یەکلا بکرێتەوە کە حکومی ئەقسایەکەی 5 ساڵە بەس ئەوەی باشە نابی بە هیچ شێوەیە ئەو کەسی کە زێدەڕۆیی دەکاتن بە پێی ئەو مادە قانونی مادەی لە یاسای ژمارە 2018 بە پێی بڕگەکانی وێ هەر کەسێک هەڵسێ بە دەجاوزکردن لەسەر موڵکی گشتی ئەوە دەستگیر دەکرێتن تا تەجاوزەکەی لا نەداتن ئەوە قابلی کەفالەت نییە بەرنابی بە هیچ شێوەیە باشە زۆر جار باس دەوە دەکرێت دادگاکان کاری خۆیان بەڕێوە دەبن بەڵام لایەنی جێبەجێکار وەکو پێویست نییە بەڵێ
سەبارەت بە تێکدانی خۆی هەر تەنفیزکردنی هەر قەرارێک کە دەردەچی لە دادگاکان تەنفیزکردن چێ دەیکاتن لایەنی تەنفیزی بەڕاستی کێشە هەیە بڵێ لایەنی تەنفیزی زۆر بەکاری خۆیان هەڵنەستا بە تەواوی بە تێکدانی ئەو زێدەڕوانەی کەوا کراوە بڕیاری دادگاشی لە بۆ دەرچووە حالەتی وا زۆرە و بڵێ کراوە بەڵام داوا دەکەم کە لە کابینەی نوێ کە بەڕێ سەرۆکی حکوومەتی ڕاست پێردراو کەوا زۆر تاکید بکاتن لەسەر ئەوەی هەر زێدەڕۆیەک کە کرا پێویستە ئیزراعاتی قانونی تەواوی لەسەر وەربگیرێتن و ئەو زێدەڕۆیە دەبی تێک بدرێت لایەنی تەنفیزیش پێویستە بڕیارەکان وەکو خۆی چۆن هاتیە جێبەجێ بکاتن. سەرۆکایەتی داواکاری گشتی نایشارێتەوە کە لە ماوەی ڕابردوودا زیاتر لە 15,000 کەیس لە دادگاکانی هەرێمی کوردستان سەبارەت بە تەجاوز لەسەر موڵکی گشتی جوولەی پێکراوە. دەشڵێن تاوەکو ئێستا جوولە پێکردنی ئەو هەموو کەیسە وای نەکردووە تەجاوزکردن لەسەر موڵکی گشتی کۆتایی پێ بهێنرێت. بەڵام ئێستا تۆپەکە لەژێر ساحەی کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستانە لەوەی جددیانەتر کار لەسەر بنەبڕکردنی ئەو دیاردەیە بکات و ئیتر بۆ لە مەودواش هیچ کەسێک نەتوانێت لە یاسا خۆی گەورەتر ببینێ و تەجاوز لەسەر موڵکی گشتی هەرێمی کوردستان بکات. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ.